بەنسبەت حکمی قوربانیکردنەوە زانایانی ئیسلام لەسەر حکومەکەی جیاوازن. کۆمەڵێک لە زانایانی ئیسلام ئەفەرمن سنەتێکی مؤکدەیە و ئەمەش قولی زۆربەی زانایانەوە تا جمهوری زانایان ڕەیان وایە کە سنەتە واتە کردنی واجب نییە، حتم نییە، سنەتە، بەڵام سنەتێکی زۆر جەخت لەسەر کراو. دیارە لە بەرامبەریشە طبعا قولی جمهورە، بەڵام حەنەفیەکان و ڕیوایەتێکیش لە ئیمامی ئەحمەدەوە هاتووە کەوا ئەڵێن واجبە، واتە پێویستە مسلمان ئەگەر ئیمکانیاتی هەبێ و توانای هەبێ پێویستە لەسەری کەوا قوربانی بکە. دیارە ئەدیلەش بەڵگەی هەردوو لاش بەڵگەیان لەسەرەوە هێناوەتەوە، ئەوانەی کە ئەڵێن واجبە ئەو حديثە دێننەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من وجد سعة ولم يضحي فلا يقربن مصلانا، واتە هەر کەسێک ئەگەر توانای هەبوو و قوربانی نەکرد با نزیکی نوێژمان نەبێتەوە، مصلای نوێژ کە نوێژی جژنی لەسەر ئەکرا. و هەندێکی تری بەڵگەش ئەهێننەوە لەو بارەوە ئەوانەی کە ئەڵێن واجبە، بەڵام ئەوانەی کە ئەڵێن سنەتە ئەڵێن ڕەیان وایە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتمی نەکردووە، وەکو لە حدیثی ئیمامی مسلم هاتووە ئەفەرمێ إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فليمسك عن شعره وأظافره وأظفاره. للرواية كترة دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە لەم حەدیثە بەڕوونی ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە مانگی ذی الحیجەی بینی و نیەتی هەبوو قوربانی بکە با مووی گیانی بگرێتەوە، یعنی تووکی مووی گیانی نەتاشێ و نینۆکی نەگرێت لەو ماوەی کە هەتا قوربانەکەی ئەکا. ئیتر ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا أراد، یعنی ئەگەر ویستی، کەوا بوو ئەگەر واجب وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیە فەرموو ئەگەر ویستی. و شتی تریش لەو بارەوە بەڵگەی تر هەردوو لا بەڵگەی تر ئەهێننەوە، بەڵام بەعام ئەوەی کە وەکو بڵێ جمهوری عولەما لەسەرین ئەوەیە کە قوربانیکردن سنەتێکی جەخت لەسەر کراوە. حتا ئەوانیشی کە ئەفەرمن سنەتە تأكيد دەکەن ئەگەر ئینسان ئیمکانیاتی هەبی توانای هەبێ حەقە هیچ نەبێ ساڵانە قوربانیەک بکا بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت تەرکی نەکردووە.